وەکو بڵێن ئەم بەهرەیە لە ناخمە هەبوو، بەڵام لە 93ەوە بە تەواوەتی بەشداری یەکەم پیشانگام کردووە لە دوای ڕاپەڕینەوە. ئەوەی کە زۆر زۆر وای لێ کردم ینی دەست بکەم بە وێنە کێشان و بەم هونەرە شەهیدبوونی براکەم بوو. زیاتر وێنەی سیاسی مەکێشا، تابلۆکانم سیاسی بوون، بەڵام وردە وردە ئیتر لە هەموو مەجالێکە خۆم دۆزیوە. شەهیدبوونی براکەم و زیندانکردنی براکەی ترم لە ماوەی ساڵێکە زۆر کاریگەری کرد. حەزمە کرد تعبیر لە ناخی خۆم بکەم، ئیتر بەم شێوازە هەستمە کرد وەکو هاوڕێیەکە ینی لەگەڵمە ئیشەکانم. ئەمان زیاتر خەفەتی دایکە شەهید بوو، باس لە سەربەستی و ئازادی و زیندانی و ئەم هۆکارانە ئەم شتانە بوون زیاتر حەزم لێ بوو ینی دەڕی بڕم. بەڵام ئێستا وردە وردە ڕێگاکانم گۆڕیوە و چونکە زۆر جار وا هەستەکەم هاوڕەیەکی ڕوحیمە لەگەڵ خۆمایە و هەم وەکو دکتۆرێکی نەفسیش من ئەیبینم، چونکە زۆر خۆشە وەکو وایە تۆ قسە لەگەڵ کەسێکا بکەیت و خەمەکانت لا ببە. وڵی ڕاستی شوێن بۆ شوێن ئەگۆڕێ. من خۆم چونکە بڵێن لە شقلاوە بووم، لەوانەیە بینەری پیا و زیاتر بوو بێ لە ئافرەت، ئەمە یەکەمیشێت. بەڵام لە هەموو کاتێکە هونەر بینەری خۆی هەیە، ینی ئەو کەسێک کە دێت تاموچێژی خۆی لێ ئەبینێت ئەکید. و بەڕاستی ئەمەش لە سلێمانی یەکەم جارمە، ینی نەبەشداری هیچ پیشانگایەکم کردووە و تقریبا سەردانی هیچ پیشانگایەکیشم نەکردووە لەبەر ما ینی هۆکاری مناڵ و ئەمانە نەبڵێم لەبەر هۆکاری تر بێت. وەڵا وەکو کاری هونەری زۆر زۆرم هەیە، تەنانەت لە ماڵەوە زۆری بۆکس و ئەوەم هەیە، هەمووی پڕە لە وێنە. بەڵام زۆربەی وێنەکانم بچووکە لەبەر شوێن و ڕێگاکە. اینجا بەڕاستی نەمژماردووە. وێنەکانم لەبەرەوەی وێنی 17 ساڵە وەکو وتم، زیاتریش ڕێبازەکە واقعیانەیە، ینی هەموو بینەرێک کە سەیری تابلۆکانەکە یەکسەر ئەزانی بابەتەکە چییە و باسی چی ئەکا، و لەسەر هەندێکیان لەسەر وەڕقەیە و هەندێکیشیان لەسەر کانڤازە و زیاتریش بۆیەکان تقریبا هەمووی زەیتیە بەکارم هێناوە. و هەروەکو ناونیشانی پیشانگاکە دەربارەی ئافرەت و سروشتە. ئێمە خۆمان هەمومان لە کوردستانە ژی نەزانی کوردستان سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە. بەڕێی من سیرکردنی هەر شوێنێک لە سروشتە خۆی بابەتێک دروستە بێ. ئیتر بۆیە خۆشم کە ئافرەتین حەزم لێ، ینی هەردووکی تێکەڵ بێت. هەموو هونەرمەندێک حەزەکە ینی داهێنان بکە لە ئیشەکانی، بەڵام من زۆر زۆر دابڕام لە دنیای هونەری دەرەوە. وڵا بە حکمی مناڵەکان ورد بوون و ئیتر حەزم کرد بەڕاستی زیاتر زۆر زۆر گرنگی بە مناڵەکانم بدەم. ئیشم هەر ئەکرد 17 ساڵە دانەبڕامە بۆ خۆم، لە ماڵەوە ئیشم کردووە، بەڵام وەکو عەرزکردن ئەمە یەکەم جارە لە سلێمانی. فاتمە شەقڵاوەیی لە نزیکەوە ئەناسم، پێشتریش کە لە هەولێر کاری ڕۆژنامەنووسین کردووە، کە شێوە خاتونێکی شێوەکاری بەتوانە و لێ هاتووە، بە تایبەتی کارەکانی لە بواری سروشت و باس لە ژن و سروشت، ینی پابەندبوونی ژن بە سروشتەوە ئەکات. فاتمە شەقڵاوەیی کە پێشتر دوو پێشانگای تایبەتی کردوەوە، لە پێشانگای تریشا بەشداری کردووە، ماوەیەکی زۆر دیارە بە هۆی باری کۆمەڵاتی بیان هەر شتێک بوێ هەستم کردا بڕابوو. بەڵام لەگەڵ ئەوەیە ئەمڕۆکە من زۆر پێخۆشحاڵ بووم کە ئەم بەرهەمە نایابانەی ئەوم بینی بەم شێوەیە کە زۆر زۆر کارێکی نایابتری لە پێشووتر کردووە. ینی من پێخۆشحاڵم لەم پێشەنگایە کە تابلۆکان هەمویان گەشتبینیان، ینی تابلۆکان ڕنگدانەوەی گەشتبینی ژنە بە ژیان و بە سروشت و جوانبینی ژنە بۆ سروشت و خۆشەویستی ژنە بۆ سروشت، چونکە سروشت و مرۆڤ ینی تێکەڵەیەکن لە یەکتری و کارلێکی گرنگیان لە بەسەریەکەوە هەیە، بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە. تۆ کەسێکی ئەگەر بچیتەنەوە سروشتێکی جوانەوانێ زیاتر دەروون و ئارام و زیاتر واو لێ هەیە بیر بکەیتەوە، زیاتر گەشتبین بیت بە ژیان، دنیابینی جوانتر بێ بۆ ژیان. خۆی دیدای شێوەکاری و تێگەیشتن لە تابلۆی شێوەکاری کەسانێکی ئەوەیە کە خۆی لە هونەرەکە بگات. یعنی تۆ هەر وێنەیەک بوون من خۆم پۆستەرە شەعر ئەنووسم، لەوانەیە هەر وێنەیەک وام لێ
لێ بکات شعرەیان پارچە هۆنراوەیەکی دەربڕ بێت لە شتێک بەڵام لەوانەیە شێوەکارەکە خودی خۆی لەو دەربڕینە زیاتر بگات کەسانی ئاسایی لەو دەربڕینە ناگەن لەبەرەوەی لە کۆمەلگای ئێمە کەمینەیەکی یعنی کەسانێکی کەم هەیە لە بواری شێوەکاریە بە تایبەتی ژنی شێوەکار ڕاستە هەیە بەڵام بەو شێوەیە نییە کە بڵین وەکو بوارەکانی تر زۆر بێ بواری میدیاش بە هەمان شێوەیە بواری نووسینیش بە هەمان شێوەیە قەڵەمی ژن تا ئێستا کەوای خاوەنی قەڵەمی خۆی بێت و ئازاد بێت وەکو قەڵەمێکی ئازاد و قەڵەمێکی ژن کەمە لە کۆمەلگای کوردیە هەرچەنە من حەزم ئەکرد دەربڕی زیاتر من پێم وت ئەمە لایەنە گەشتبینیەکەی ژن پیشان ئەیان چونکە ئێمە زۆربەی لە میدیای کوردیان خۆلایینی کوردیا زیاتر لایەنە ڕەشبینیەکە پیشان ئەیان یعنی کێشەکانی ژن پیشان ئەیان ئەو قەیرانانی کە ژن ڕوبەڕووی ئەبێتەوە ئەو پرسە و کێشانی کە ژن ڕوبەڕووی ئەبێتەوە پیشانە بەڵام ئەم لایەنە جوانەکەی خستە دەڕوو چونکە ئەمەش پێویستە بۆ نمونە پێشتر گۆڤارێک هەبوو من خۆم کارم تیا ئەکرد ئەو گۆڤارەش لایەنە جوانەکانی ژنی پیشان ئەیە بۆ نمونە ژن لە بواری هونەرە ژن لە بواری پزیشکیە ژن لە بواری کۆمەڵایەتیە وەکو ئەوەی کە مامۆستایەک بووە لە سەرەتای یعنی شەستەکان و ئەوانەوە کە دەوری هەبوو لە کۆمەلگای کوردیا و ئێستا چۆنە پەیجێکی کەسێکە مۆدیلیان شتێکە کە هیچ بەرهەمێکی داهێنانێکی عقلی و فکری نیە دەبینیت زۆرترین بینەری هەیە بەڵام کەسێک بینی جوانترین یعنی وتارێکی زۆر فکری جوان ئەنووسێت خاوەن قەڵەمی خۆیەتی ژنێکی ئازادە دەبینی کەمترین یعنی لایکی بۆ ئەچێت.